هەڵبەت وەزعی عێراق هەر لە شەڕی چاڵدێرانەوە هەتاکو ئێستا مێژوویەکی نیوسەدەیی نیو قەرنی با بڵین ئەم مێژووە کە ئەگەڕێتەوە بۆ شەڕی نێوان عوسمانی و سەفەوی کە ئیتر لەگەڵ کوردستان لە دوو بەشەوە بوو دوای بە بۆنەی ڕوخانی دەوڵەتی عوسمانی و کوردستان بوو بە 4 بەش و یەکێک لەو بەشانەی بەر عێراقکە و کە ئێستا ئێمە دانیشتی ئەو بەشین بۆیە هەنووکە وایە یان پێویست وایە کە بێ ئاگامان لە ڕەوشی ئەو بەشە بێ کە ئێمەی بەرکەوتوین کە عێراقەکە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس 2003 بەحساب ڕەوشی دیموکراتی هاتەکایەوە بۆ هەموو عێراق بۆ سنتەر و سێکتەرەکانی عێراق على الأساس بە هەڵبژاردن بێ و بەڕای جەماوەری بێ بەڵامەکو شتەکان وانەکەوتەوانەیە شتەکان دکتاتۆرێک تەقیەوە بوو بە چەند دکتاتۆرێکی بچووک یعنی لا هەرێمی کوردستانیش و لە عێراقش ئەکری ئەم دەستەواژەیە لە جێگەی خۆی بێ ئەم دکتاتۆرە بچووکانە هەرچەند کورسیش کەم بێنن چکە دەسەڵاتی حیزبیان زۆرە دەستەڵاتی هێزیان زۆرە بۆیە هەر لە جێگی خۆیان ئەمێنەوە سابتن بەزێ ئاڵوگۆڕی بە کەسەکانەکرێ لە کاتێکدا ئەگەر لە هەڵبژاردنێکە شتەکە ناسروشتی بێ بۆ ئەوان بۆ میلەت سروش بێ هەر وەک ئەمەی ئێستا کە ئەم هەڵبژاردنی ئێستای عێراق چۆن شتەکە ناسروشتی بوو سەدر لە 175 کورسەکانی بەدەزێنەوە سەدر سەر بە کوتلەی ئێران نییە بۆیە قبولیان نەکرد سەرۆک وەزیران و قبولیان نەکرد گۆڕانکاریەکان بە ئەندامانی باڵی سەدر بێ بۆیە ئەو بوویان لە سەدر گرت بە هێزی نێودەوڵەتی و بە هێزی سیاسی و ناوچەیەکە واز لە 175 کورسیەکانی خۆی بێنێ معقول نییە لە 130 بچێ لە 175ەکەی تری یان لە 170 یان لە 160ەکەی تر بە ئەندامی خۆی پڕکاتەوە باشە ئەمە لەسەر موازنەی دیموکراتی لەسەر موازنەی ئەرزی واقع قبول نییە باشە سەدریشی بە پێوتەکانی خۆی شیعەیە بەڵام شیعەیەکی عێراقیە شیعەیەک نییە سەر بە ئێران بێ شیعەیەکی ئێرانی نییە مەرجعیت باڵی مەرجعیت کە باڵی تەفاوقەکە باڵی هاوپەیی بۆمانیەکەن ئەوە لەسەر خواست و داواکاریەکانی ئێران کار ئەکەن بەڵام سەدر لەسەر ئەوەی کە بە حساب عێراقیەکی ئەسیلە عێراقیەکی بە وتەی خۆی عێراقیەکی لێنە قبول ناکە هەژمونی هیچ وڵاتێکی تر بەسەریا بڕوات بەڵام ئەم قبول نەکردنی هەژمونە کاری ئەمڕۆ نییە وەک لە سەرەتای قسەکانمان باسی کرد نیو سەدایە 500 ساڵ زیاترە هەژمووی ئێران و تورک بەسەر ناوچەکەوە هەیە سەدر بە وتەی خۆی بە عێراقێکی ئەسیل ئەزانێ بەڵام لە ئەسڵا شتێک نی ناوی عێراقێکی ئەسیل بێ عێراق چۆن دروست بوو بەشێکی کوردە بەشێکی سوننەیە بەشێکی شیعەیە باشە ئەمانە قەت نابن بە یەکنەتەوە یعنی من ئەسڵم کوردە لەگەڵ ئەوان کە ئەسڵیان بابلیە ئەسڵیان سۆمەریە لەگەڵ منە کە کاردۆخیەکەم نابم بە یەک ئەسڵم نییە یعنی ئەسڵی خۆم لەگەڵ من ئەسلی عێراقی نیم بە ئەسڵ ئەویش ئەسلی عێراقی نییە ئەگەر لی بکۆڵی تەوانێ حتمما هەژمونەکان من هەژمونەکان وا دیار دەرئەکەوێ کە بیلفعل بەناڕاستەوە خۆ سەدر بە ئاماژەی بەڵێ تورکیایە بڕوە چکە هێزەکە دوو دژی دەواری سربەیەکەن وەکو پێم وتی تۆ 500 ساڵ ناوچەیەک بە چەند وڵاتێکەوە هەژمونی دوو وڵاتی وەکو سەفەوی و وەکو عوسمانی بەسەرا هەژمون کرابێ ئێستا ئایا بە شەو ڕۆژێک ئێمە ئەگەڕێنەوە بۆی بین بە عێراقیەکی ئەسڵ ئێمە ئەگەڕێنەوە بۆی کە بین بە ناوچەگەریەکی ئەسڵ ناکرێت خۆی عێراق کوتلەیەکی چەند کوتلەیەکی چوارچەوە کێشراوە هیچی تر نییە خۆی نەک حەقە هەر کورد بایکۆتی هەڵبژاردنکە حەقە هەموو عێراق بایکۆتی هەڵبژاردنکە لەبەری ئەنجامی هەڵبژاردنەکە بەپێی ئەو هەڵبژاردن نییە کە خەڵک ئێوێ بەپێی هێز و ئەزمموی عسکەری و هینی ئەو حیزبەیە ئێستا ئێمە حیزبمانەیە لە هەرێمی کوردستان باشە 16 کورسی بەدەزێناوە 10 کورسی بەدەزێناوە چونکە هێزی هەیە بڕیاردەرە یعنی بتێنە تێ بڕیاردەرە حیزبیشمانە بوو 29 کورسی هێناوە 30 کورسی هێنا و توانای بڕیاردەری نییە ئەم بە هێزی هەیە جەیشی هەیە چەکی هەیە ئەو نیەتی کەواتە کە ئێمە هەمومان بچینە دەنگان ئەنجامی دەنگانەکەمان ئەو ئەنجامە نەبێت کە میلەت ئێوێ کوتلەکان بۆ خۆیان یاری پێ بکەن بایکۆتکردن باشترین چارەسەرە نەک بەشدارکردن بایکۆتکردن کە تۆ بایکۆتت کرد ڕەفزی ئەم وەزعە هەر هەمووی ئەەکەی کەسی باش نەماوە
بەدیلەکانیشیان باشنین نە لە عێراق و نە لە هەرێمە ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە ئەبێ ئەم کوتلانە لە ناو یەککە لە ناو ملەتە هەل بکرێن تێگی من هەڵبژاردننی پێشووتر هەرولایەن و کەسانەمان لە بەردەستا بووە ئەم هەڵبژاردنش هەرولایەن و مەگە کارکتەرەکان دەموچاوەکان بگۆڕن هەرو کەسانیان کەواتە هەڵبژاردن لە ئێستاە ئایایی پێشوەختە بێوی دواکەوتە بێوی تریش بکەن چارەسەری دۆخەکە ناکە لەبرێ هەمان حیزبن هەمان کەسن هەمان تیارن هەمان کوتلەن بەڵام دەموچاوەکانیان نەگۆڕێ ئەبێ شتەکە لە ئەساسە گۆڕانکاریەکان لە ئەساسە بێ ئەنجامی هەڵبژاردن خەڵک بابای کۆتکردن وا لە ئەنجامی هەڵبژاردن کە ئەو ئەنجامە بێ کە خەڵک ئێوێ نەگە ئەو ئەنجامە بێ کوت لە سیاسەکان ئەیانە بێ ئێمە کاتێک ئەبینە ئەوەی کە خاوەنی قانجازی خۆمان بین کاتێک دەوڵەتێک قوارەیەکی نێودەوڵەتی سیاسی بەناو کردەوە بێ ئەگینە ئەوەی ئەگوزرێ لە ناوچەکەیە تا زەرمەندی سەرەکی تیا هەر کوردە و مەدانی شەڕکردنی ململانەکانیان هەر ناوچە کوردیەکانە هەر ناوچە کوردیەکانە ئێرە لە ناوچە کوردیەکەی خۆیان ململانێ لەگەڵ عێراقاکە خۆ چۆتە ناوچە فارسەکە عەرەب لێرە ئەیکە هەر سنووری هەرێمی کوردستان و کوردستان بۆمباران تورکیاش هەزمون و شەڕی خۆی هەر لە ناوچە کوردیەکانی ئایا خۆی ویان عێراقا ئەی بەیکە یعنی کورد کوتلەیەکی دایم زەرمەندە زیانەکان یەکەم شت بڵێ سەرکردەکانی ئێمە ڕۆڵیان چییە ئەم بەداخەوە ئەم سەرکردانەی ئەم قوارە سیاسی کە کوردان درراوە لە بەرژەوەندی کورد مەگەر ئەوە بەر لە بەرژەوەندی کووردا وەکو تاکی سادە تاکێکی هاوڵاتی سادە ئەوە لە بەرژەوەندی ئێمەیە کە بڵێن قوارەیەکمانەیە بە ناو کووردەوە ئەگینا ملەتێک ئەگینا ملەتێک وەکو ملەتی کورد ڕژێمی پێشووتر کە بەعس بوو لەگەڵ ئەم ڕژێمەیە هەمان معاناتی هەبێ و بە جۆرێکی کورد تێگەی هیچ سوودێکی ئەوتۆ بۆ کورد لەو قوارەیە نەکراوە جگە لەوەی جۆری دکتاتۆریەکە گۆڕاوە بە جۆرێکی خۆماڵک ئێمە وەکو لە دوو کوتلە کار لە دوو سینارۆ ئەکرێم و دوو کوتلەژ ئەم کارە ئەکرێ و هەژمونی کوتلەکانیش دیارە سەر بە ئەو دوو دەوڵەتن کە باسمان کردن گۆڕانکاریەکان لەوانەیە ئەم جارە ئەمە ناسروشتی بوو لە 1970 یان لە 1960 سەدرهێنەی بۆیە ساحەی سیاسی عراقی پێی قوبوڵ نەکرا وێ دەرەمەنجە لەوانەیە هەڵبژاردنێکی ترکەنوا لە سەدرکە بێ بە معارەزە بە ڕسمیە هەر بەشداری هەڵبژاردنەکان نەکە احتیمالە تێگەی بەشداری هەڵبژاردنەکان نەکات بەڵام بێ بە کوتلەیەکی جیا کوتلەیەکی معارەزە بەبێی بەشداری حکوومەت بکە بەبێی بەشداری هەڵبژاردنەکانکە گۆڕانکاری لە دەستورە دەستور خۆ بە تەنها بێ تاک دیسان و ئەبێ پێش ئەوەی کە بکرێ ئەبێ گۆڕانکاری لە دەستوری یاسا پێش هەڵبژاردنەکە ئەبێت کۆدەنگیەک گەر بەبیرتان بێت لە سەرەتایی دوای 2023 بۆ نووسینەوەی دەستوری عێراق دیسان و خەڵک کارنامەی دەستور دانرا دیسان و خەڵک وەکو چۆن چوو بۆ دەنگان ئاوهاش چوو بۆ دەنگان لەسەر دەستور بەندەکانی کوتلەکان لەسەری ڕازی بوون پرسیارێک لێرایەتە پێشەوە بۆ حکوومەتی عێراقی هەتا بێ بە ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان لاوەسترا چی ئێمەی پاراستەوە حکوومەتی عێراقی بە ئێمە ناوێرە یان ناتوانێت زۆر شت بەسەر ئێمە فەرزکە ئەو دەستورە بوو کە 2023 ئێمە 7 ساڵ پێشەوان سیاستمان کرد ئەوان تازە ئەهاتن و زۆر بەشیان لە هەرێمی کوردستان لەوەڕابوون خزمەت کراون چاوبەرۆژێری کورد بوون بە دەستورێک ڕازی بێ کە زۆرینەی لە مەسلحەتی بەرژەوەندی سیاست مەدار نەک خەڵکی کوردستان سیاست مەدارەکانی کوردستان بێ تێگەی وە بۆیە ئێستاش عێراق ناتوانێت زۆر بە ئاسانی بڕیارەکانی بەندەکانی بەسەر هەرێمی کوردستانە تەسبیتکە یان جێگیرکە بکرێ ئەگەر کورد سیاست مەداری کورد واز لەو ململانەیە ناوخۆیان نهێنن ئەگەر واز لەو بە هەدەردانی لە قۆناغی ئێستا بوون بە بازرگان لە قۆناغی بازرگانی و نەگەڕێنەوە سەر بواری سیاسی کاری سیاسەکانیان وەکو خۆی نەپێکێ تێگەی ئەم دەرفەتەش لە دەستئین ئەم دەرفەتەش لە بەڵام ئەگەرەکو تا حزبە سیاسیەکانی کورد عەقلانەتر ژیرانەتر دەرزیان لە ڕابردووی خۆیان وەرگرتی بێ کەمێک واز لە بازرگانی و کەمێک واز لە بەرژەوەندی تاکە کەسی خۆیان بێنن تێگی کۆدەستیەک دروستکەن لەم کاتە ئەتوانین کۆمەڵێ مەرجی تر هەیە بەسەر حکوومەتی عێراقیە ئێمە فەرزیکی